دەچنە مەکتەبی پارتی دیموکراتی کوردستان کە لەلایەن دەیان ساڵە پارتی و یەکێتی بەڕێگە و هۆکاری جیاواز بارگرانی بۆ سەرشانی هاوڵاتیانی هەرێم دروست دەکەن و ژیانیان لێ قورس دەکەن. سەرەڕای دزی و بەتاڵانبردنی سامانی سەر زەوی و ژێر زەوی هەرێمی کوردستان و وێرانکردنی ژێرخانی ئابووریش لە ڕێگای بەرپرس و نوێنەر و میدیا و ئۆرگان و ڕێکخرا و دامەزراوە دابەستە و وابەستەکانیشیانەوە کار بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی و لەبەریەک هەڵوەشانی کۆمەڵگە دەکەن. لە بەرامبەردا هێزێکی وەک کۆمەڵی دادگەری کوردستان لەوەتەی دامەزراوە خەمی خەڵکی کوردستانی لە کۆڵ ناوە و تەواوی تواناکانی بۆ سوککردنی باری سەرشانی هاوڵاتیانی خستۆتە گەڕ. تەنیا لەم هەفتەی ڕابردوودا لە 4 وێستگەی جیاوازدا کۆمەڵ ئەمەی سەلماندووە. بەر لە جەژنی قوربان دەستگای خێرخوازی بەخشین و ڕێکخراوی هاواری خێرخوازی و دەستگای سۆمای چاوان و دام و دەستگا خێرخوازیەکانی دیکەی سەر بە مەڵبەند و ئەنجومەنەکانی کۆمەڵی دادگەری لە زۆربەی شارەکانی کوردستان هەستان بە کڕینی جلوبەرگ و پێداویستی جەژن بۆ منداڵانی بێباوک و هەژاران. لە جەژنیشدا تیمە کۆمەڵایەتەکانی سەر بە مەڵبەند و ئەنجومەنەکان هەزاران ماڵیان بەسەر کردەوە و خۆشیەکانی جەژنیان لەگەڵ بەش کردن. لە جەژنی قورباندا دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتی قوربانی ئەنجامدا. جگەلەوەی سەدان سەر ئاژەڵ لە کەرتی غەزە و وڵاتانی هەژارنشینی ئەفریقا کرانە قوربانی. تەنیا لە هەرێمی کوردستان دەستگای بەخشین زیاتر لە 168 سەر ئاژەڵی بچووک و 24 سەر ئاژەڵی گەورەی کردە قوربانی و بەسەر خەڵک و هەژارانی هەرێمدا دابەشی کردن. لەلایەکی دیکەوە سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە جەژندا خاوەن پێداویستیە تایبەتەکانی دەڤەری ڕاپەڕینی بەسەر کردەوە و ژمارەیەک کورسی کارەبایی و بیستۆک و گۆچانی بۆ دابین کردن. هەفتەی پێشتریش سۆران عومەر بە هاوکاری سەرۆکوەزیرانی عێراق ژمارەیەکی زۆر کورسی بەسەر خاوەن پێداویستیە تایبەتەکانی سلێمانیدا دابەش کردبوو. هەرچی مامۆستا عەلی باپیریشە سەرەڕای ئەوەی بەردەوام لە ڕێی هەڵوێست و لێدوانەکانیەوە بەرگری لە خاک و خەڵکی کوردستان دەکات، هاوکات بەردەوام لە ناو هاوڵاتیاندایە و لە خەم و ئازارەکانیان دەپرسێتەوە. ڕۆژی هەینی 21 حوزەیرانیش لەگەڵ شاندێکی یاوەریدا بەشداری لە پرسەی قوربانیانی یەختە نوقمبووەکەی کە ناراوەکانی ئیتاڵیا کرد و هاوخەمی خۆی بۆ کە سوکاری قوربانیان دەربڕی. بەسەرنجدان تەنیا لە هەفتەیەکی بەشێک لە کار و چالاکی و خزمەتەکانی کۆمەڵی دادگەری کوردستان و بەراوردکردنی بەو بەڵایانەی پارتی و یەکێتی کردویانەتە کاڵای باڵای میلەتی کورد دەردەکەوێت ئەوەی بەخەم هاوڵاتیانەوەی و بەردەوام بە دەمیانەوەی ئیسلامیەکان و لە ناویاندا کۆمەڵن و جیاوازیەکانیش بارتەقای ئاسمان و ڕێسمان و وەک ڕۆژ ڕووناکی پەخش دەکەن، بەری خۆریش بە بێژنگ ناگیرێت.